لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێی بەرنامەی پێشەنگبوون کە ژمارە 70 کام بەرنامەیە تایبەتە بە دروستکردنی کەسێکی پێشەنگ کە باسی چەندەها بنچینەی سەرەکیمان کردیان. 5 بنچینەی سەرەکیمان هەیە کە بەرنامەکەمان تەنها لەسەر ئەو 5 بنچینەی باسمان کرد تاکو ئێستاکە. بنچینەیەکەم کە باسمان کرد کە گرنگیدان بە بەهایەکانە، کە گرنگیدان بە بەهایەکان ئەوی چەند خاڵێک دەگرێتەوە، چەند بەها دەگرێتەوە. بەهایەکمان هەیە: بەهای ئیمانی، پاشەوە بەهای نەفسی، بەهای ئەخلاقی، بەهای ئەزمموی، بەهای بەخشین. هەر یەک لەوانە چەند بەرنامەیەکمان لەسەر کردیان. پاشەوەی هاتینە سەر دووەم بنچینە، بنچینەی پلاندانان کە باسی پلانمان کرد لە بواردا، ئەو بواری تۆ دەتەوێت تێدا کار بکەیت. دوای پلان لە بۆ ئامانجەکان، پلان لە بۆ پلەبەندی لە ئامانجەکان، پلان لە هاوسەنگی لە ژیاندا، پلان بۆ ڕۆشنبیری و سامان بە هەمان شێوە. سێم بنچینە هاتینە سەرێ کە تاکو ئێستاکە لە بنچینەی سێمین کە پەیوەندیەکانە. لە پاشەوەی بنچینەی چوارەمان هەیە لێهاتوویەکان، گرنگدان بە لێهاتوویەکان کە چەندەها خاڵ لە خۆ دەگرێتەوە. لە پاشەوە پێنجەمینە بەرهەمەکان، ئینتاجی ئەو کەسە پێشەنگە چیە. کەواتیمە لە خاڵی سێمین کە بنچینەی سێم کە پێویستە کەسی پێشەنگ پەیوەندیەکانی خۆی ڕێک بێخی، کە ئەویشمان کردە چەند خاڵێکدا چەند بەرنامەیەکمان لەسەر کردووە کە یەکەمیان گرنگدان بە خودی خۆی، پەیوەندی لەگەڵ خودی خۆ ئینسانە ڕێک بێخی کە 5 بەرنامەیەکمان لەسەر کردووە. خەڵک بە هەمان شێوە پەیوەندی لەگەڵ خەڵک ڕێک بێخی، چەند بەرنامەیەکمان لەسەر کردووە. هەروەها پەیوەندی لەگەڵ خاوەندە سەڵات چەند بەرنامەیەکمان لەسەر کردووە. خاڵی چوارەم کە پەیوەندی لەگەڵ دۆستەکاندا کە لە بەرنامەی 68دا هەروەها تاکو ئێستاکە باسی ئەم جۆرە پەیوەندی دەکەین، پەیوەندی لەگەڵ دۆستەکان. کە باسی دۆست دەکەین، گوتمان دۆست لەسەر ئەساسی ئەوەیە کە لەگەڵ توودایە یان دژت نییە، بە پەیامەکەت ڕازیە بەڵام دژاتی یان هەر هیچ مشکلەیەکی نییە لە نەگەڵتدا نەدۆستیشت کەسێکی چی بێلانە. بە هەمان شێوە ئەم زۆرە کەسەش دەستە ناو دۆستەکان، ئەم زۆرە کەسەش دەکەوتە ناو دۆستەکان. کۆمە دۆستەکان لەسەر ئەساسی لێ دەکەین. یەکەمیان کە پەیوەندی لەگەر ئەم کەسانی کە زۆر لێت نێزیکن، کە پێمان گوت گروپی تایبەت، هەروە ئەو کەسانە لە دید و ئامانجدا کە لەگەڵ تو هەمان شتیان هەیە بەڵام پاڵپشتی دەکەن، بەڵام لەگەر تو کار ناکەن، بەڵام لەگەڵیشتدان لە ڕووی پاڵپشتیکردنیەشی معنەوی یا ئەگەر بێت و کێشەیەک بوو بێ یارمەتی دەن و دیفاع لێ بکەن. ئەوە پێی دەوترە گروپە گەورەکە. لە پاشەوەی کە ئەو کەسانەی کە لێت نێزیکون ئیشت بۆ دەکەن، لەبەر دەستن یان چاودێری ئیشەکە دەکەن، وەکو گۆدمان پێویستە کەسی پێشەنگ بەڕێوەبەری کارکردنی هەبی، یا وەکو پێی دەوێت سکرتێر. ئەم سکرتێرە دێت چاودێری کارەکانی شێ دەکە، کارەکانی پێشەنگ دەکە، کارەکانی پێشەنگدا ڕێک دێخی تەنزیم دەکە، هەروە چاودێریشی دەکە بۆ ئەوی کەم و کوڕیەکانی پێشەنگ سلێ بکە، بازمە کەم و کوڕیەکانی پێشەنگ کەم کاتەوە. هەروە خاڵێکی گرنگمان باس کرد، گوتمان بەو شێوەی بی سکرتێرێکی بتوانە و شایستە و کاریگەر بێ. ئینجا کاریگەری دەبی ئەو جۆرە سکرتێرە یا ئەو بەڕێوەبەری کارکردنەدا. بەڵام ئەگەر بێت و سکرتێرەکە سکرتێر شایستە نەبوو، توانای نەبوو، کاریگەر نەبوو، وا چاکتە و پێشەنگە نەیبی باشترە. چونکە لەم کاتە ئەم سکرتێرە دەبتە هۆی ئەوەی کە کەموکوڕی دروست دەکات. کەموکوڕی بۆ پێشەنگ دروست دەکات. بەخۆش پێشەنگ کەموکوڕی هەیە و کەموکوڕیشی بێتە سەری کەواتە کەموکوڕیەکان زۆر دەبی. باسی پێشەنگ باسی سکرتێرمان کرد کە چەندەها پێویستە چەندەها سیفەتی هەبی. ئەو ڕۆدەینە خاڵی چوارەم کە باسی چوارەم خاڵ دەکەین کە چۆنیەتی پەیوەندی ڕێک دێخین. علاقەتمان لەگەر شێ؟ علاقەتمان لەگەر خاوەن ئەزمونەکان، ئەو کەسانی کە ئەزمونیان هەیە، ئەو کەسانی توانیان هەیە. ئەزمون کە لە بوارێک تایبەت،
دووشتمان هەیە کە زاروێی ئینسانەکان تێکەری دەکەن لەوانەیە کەسێک زانیاری لە بابەتێکدا زۆر بی بەڵام لە چۆنیەتی گیانی ئەو بابەتە خیبرەی نییە، ئەزمموی نییە، تەنها علمی لەکنا، تەنها زانستی لەکنا، بەڵام چۆنیەتی گیاندنی ئەم زانستە بە خەڵکدا ئەزمموی دەوێت. ینی کەسێک کە تەخەڕوز دەکات لە کولیە لە پاشەوەی دەبێت بە مامۆستا، ئەم مامۆستایە علمێکی هەیە، زانستێکی هەیە، حتممە لەگەر ئەو کەسەی کە 10 ساڵە خزمەت دەکات ئەگەر بێت و توانای گرنگی بە توانای خۆی دابیت و گرنگی بە خوێنی خۆی دابیت و بەردەوام لە کتێب خوێنەوە بەردەوام لە تەدریب بێ، ئەزمموێکی چاچی دروست کردیا. ئەو کەسە ئەزمموی کەمە لە دەرزدانەوە، هەروەها لە چۆنیەتی ئەو علمە بگەینتە کەسەکاندا، لەوانەیە هەندێک شتی وردەکاریش لە لەو علمە نەزانی. مەرز نیە هەر کەسێک ئەگەر بێت و شەهادەیەکی گەورەشی هەبێ لە بوارێکی تایبەتیشدا هەموو شتێک بزانێ. زاروێ ئەزممون وە لە ئینسان دەکات بگاتە زۆر شت، بەڵام چ جۆرە ئەزممونێک؟ ئەو ئەزممونەی کە ئینسانەکە گرنگی بە خودی هزری خۆی دەدا، بە گرنگی بە خودی چۆنیەتی کارکردنی نەوعی دەدا. دووشتمان هەیە کە خەڵکدا زۆر جارە تێکەڵ دەکات، خیبرە و خدمە، کە کەسێک وا دەزانین خیبرە لەوەی دێ کە کەسێک 30 ساڵ خزمەتی کردی. زۆر جاروێ کەسێک هەیە 30 ساڵیش خزمەتی بوارێکی کردی لە یەک شوێن بووە، هەر وەکو ئەوەیە هەر وەکو یەکەم ساڵە، چونکە تەنها لە یەک شوێن مایتەوە، یەک کاریش دەزانی. بەڵام کەسەشی دیمان هەیە باشە 5 ساڵە لە دەستگایەک ئیش دەکات، لەو دەستگایە کاتی ئیش کردیە چەندەها شوێنی کردیە، لە چەندەها شوێن کاری جیاوازی کردیە، ئەزممونیوی زیاتر لە ئەزمموی کەسێکی 30 ساڵی تەنها یەک کاری کردی. یانە ئەو کەسێک کە 5 ساڵی کاری کردی ئەزممونیەکی زۆری پێیا کردی بەواسطەی چ؟ بەواسطەی تدریبێکی زۆری کردی لەو بوارە، چەندەها کتێبی لەسەر خوێندووە، چەندەها دەورەی دیتە، چەندەها پرسیار و لیقای کردی لەگەڵ خەڵکدا، لەگەڵ ئەو کەسانەی کە شارەزان لەو بوارانە هەموو معلوماتەکەی سێخڕ کردیتەوە. بۆی مەرج نییە ساڵ پێوەربی لە بۆچی لە بۆ ئەوەی برین ئەو کەسە کەسێکی ئەزمموندارە، نەخێر ئەو کەسە 30 ساڵی خزمەت کردیە لەوانی ئەزممونەکەی، بەڵام ئەگەر بێت و ئەزممونەکەی لە بۆ حیسابکەی ئەزممونێکی 1 ساڵیە. بۆیە 30 ساڵ بەڕێکردن بەبێ ئەزممون هیچ ئەزممونێکی داحیساب نەکە، هەر وەکو ساڵی یەکەمە کار دەکە، هەر وەکو کەسەکە ساڵی یەکەمە، هیچ گۆڕانکاریەکی تێدا نیە. بۆ زۆر جارێ دێ کەسێک دێ و پێش ئەو کەسانە دەکەوێت کە خزمەتێکی زۆریان کردیان، ئەو کەس دەرێ خەدوونی هات دەنی کاکە ئەو کەسە گرنگی بەوەی دە ئەزممونێکی زۆری کۆکتەوە بۆی پێشکەوتووە. خاوەن ئەزممون خۆی پێش دەیەخێت لە بوارەکەیدا. بۆیە ئەگەر بێت و کەسێک دەوێت ئەزممونی هەبی ناوی لە شوێنەکەی خۆ ڕاوەستێ بەردەوام خۆی ڕۆشنبیرکە لە ڕووی سێ، لە ڕووی زانست و هەروە لە ڕووی زێبەجێکردنی چێ ئەم ئەرگەکەی کە پێی ڕاستپاردرایە، کە ئەم کەکەی پێی ڕاسترە ئادرایە. بۆیە پێشەنگ کەواتە پێویستی بە پەیوەندیکردن بە کەسی بە کەسانێکی خاوەن ئەزمموی هەیە بۆ ئەوەی کارەکەی کاریگەری تر بێ و خێراتر بێ. چونکە کەسی پێشەنگ هەموو کارێک نازانی، دەوێت ئێستا کە پێشەنگە ناسراوە دەوێت کارەکانی بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی ڕێک بێخێ، ئەو بەرنامە تەلەڤیزیۆنە پێویستی بەسیە پێویستە سکرتێرەکەی نازانی، هەروە ئەو کەسانەی کە کەسی گروپی تایبەتەکەش نایزانی کەواتە دەچی لە خاوەن ئەزممونەکان دەگەڕێت کاکە ئەم دەمە هەوێ شتێکی ئەوە بکەین چۆن دەکرێت چۆن ناکرێت، ئەنگۆ ئەزممونتان هەیە ئەو ئەزممونەی دیێ وەردەگرێت، کەواتە کێرە کاریگەری زیاتر دەبێ و هەروە خێراتر کارەکەی لە بۆ بستە سەرێ، هەروە تووشی کەمتر بربەزرێ، هەروە کاتێک تۆ دەری ئەرێ ئەو کارە چۆن دەکرێت چۆن ناکرێت، حتا لە ژیان ڕۆژانەماندا کەسێک دەهێ بستە کە دائیرەیەکدا پرسیار لە کەسەکان دەکەێ و دائیرەیە کاتێک دەچی چ دەکەیت چ ناکەی بە شوێنێکدا دەچی کاتە بەرچاوڕوونیەک وەردەگرێت لەو کەسان دەپرسی کە ئەو کارەیان کرێت کە ئەزممونێکیان هەیە، ئەزممونێکیان کاکە ئەو کارە بۆ شێوە دەکەی ئۆندانە دەکەیت ژمارە ئۆن دژمارە ئۆن دەژمارە ئۆن دەکەی لە پاشی دەبێت فلان شوێن لە دوای کتابێک بێت و ئیشەکە کۆتایی هات، کاتە ڕاستەخۆ کەسەکە بەچاوڕوونی دەستی کارەکە دەکات. ئینجا گەر بێت و پێشەنگبی کەواتە زۆر پێویستی هەیە پەیوەندی لەگەر ئەو جۆرە کەسانە ڕێک بێخی و دروست بگە کە ئەزممونیان هەیە. خاوەن ئەزممونەکان مەبەستمان چێە؟ توانای کارکردنی پسپۆری هەیە لە بوارێک لە بوارەکان. ینی ئەزممون چییە؟ توانای کارکردنیەکی هەیە، توانای کارکردنی هەبووە، هەروە چەندە ئەزممونی هەبووە
لە پسپۆریەکی دیاریکراوە لە بوارێک لە بوارەکانی ژیاندا لەوانەیە کەسێک پسپۆری هەبێت لە بابەتێکدا بەڵام ئەزمموی نەبێت ئێمە درێن کە لە بوارە کارکردنیشی هەبێت کارکردنی ئەزممونیشی هەبێت بۆیە پێویستە کە خاوەن ئەزممونەکان هەمان بوار سوود وەربگرین ئێمە کاتێک دەمانەوێت سوود وەرگرین لە کەسێکدا پێویستە لە خاوەن ئەزممونێک وەربی هەمان بوارە کە دەمانەیە لە بواری ڕاگەیاندن ناکرێت بچین پرسیار بکەین لە بواری کەسێک کە ئەزممونی هەیە لە بواری کۆمەڵایەتی یان لە بواری ڕامیاری یان لە بواری بازرگانی دەچین پرسیار لەو کەسێکی کە ئەزممونی هەیە لە بواری ڕاگەیاندن یان کەسە پێشەنگەکە دەیەوێت کە جۆرە شتێک بکە جۆرە چاڵاکیەک بکە ئەم چاڵاکیە کەسانی ترکردیتیان بۆ نمونە کەسی پێشەنگ دەیەوێت کتێبەکەی خۆی تەلیف بکە پاشەوەی چاپی کردێ ئامادەی کردێ کاکەم دەمێت کتێبێک دروست بکەم چی بکەم باشە بە شێوەیەک بی لە چێهان مەطبعابی چێ بۆ بنووسەوە چێ تایب بکە لە چێن دەرت چاپ بکە ئەو هەموو شتانە دەپرسی لە کۆمەڵە کەسێک کە ئەزممونی هەیە کەواتە ناکرێ بچی لە کەسێک دکتۆر بپرسی یان کەسی پێشنگ لە بۆی تەندروستی چاچی هەبی کەواتە لەو کەسانە دەپرسی کە خاوەن ئەزممون لە بواری تەندروستی کە تووشی شتێک بووە کە بۆی خۆی چارەسەر بکە دەچی ئەو ئەزممونە دەچی چۆن چارەسەر بکە چی بکە و چی نەکە لە هەر بوارێدا کە پێویستە خاوەن لەو خاوەن ئەزممونە بپرسین کە پسپۆری لەو ئەزممونەیدا هەیە خاوەن ئەزممون کاریگەری ئەوەیە چ کاریگەریەکی لەوێ لەسەر پێشەنگەکە خاوەن ئەزممون کە ڕەخنە لە کاری پێشەنگ دەگرێت کە کەسەکەی کە پەیوەندی دروست دەکەی لەگە ئەو کەسانەی کە خاوەن ئەزممونن کە توش کارەکەی دەکەی ئەوان کارەکەی تو دەبینن کە کارەکەی دەبوون ئەزممونێکی چاچیان هەیە لە ئەو بوارەشدا زۆر بە ئاسانی کەم و کوڕیەکان دەبینن کاتێک کەم و کوڕیەکان دەبینن دێن ڕەخنە لە کەسی پێشەنگ دەگرن بۆ ئێمە کاتێک سکرتێر دروست دەکەین بۆ چاودێریکردنە هەروە گروپەکە هەموو بۆ ئەوەیە کە ئەو کەم و کوڕیانەی لە پێشەنگدا هەیە چا بکرێ نەک بە پێچەوانە گروپە تایبەتەکە و گروپە گەورەکە و هەروە سکرتێرەکە و هەروە خاوەن ئەزممونەکە تەنها ئیشیان ببێتە چێ بەسەر داگۆتنی سەر بە پێشەنگەکە مەدحی بکەن لەم کاتەش کەسە پێشەنگەکە لە ڕێڕەوی خۆیدا دەستی تووشی عجب دەبێت بۆیە دەڵێن کە پێویستە ئەو کەسانی کە خاوەن ئەزممونن لە کاری پێشەنگدا کارەخنە لە پێشەنگ دەگرن لەسەر بنچینەی چ لەسەر بنچینەی زانستی لەسەر بنچینەی واقعی کە ئەوەکەی دەیبینن هەروە ئەزممونیش تەواوی هەبی لە بوارەکەی بۆ کەسە دەوترێت کە کەسی پێشەنگی ئەزممونی کاریگەردا کە گوتمان چییە کە گوتمان کە ئەزممونیشی تەواوی هەبێت لە بوارەکەی باسی ئەزممونمان کرد گوتمان ئەزممون عیبارەت نییە لە ساڵدا بەڵام ئەگەر بێت و کەسێکدا 30 ساڵ بە ئەزممون بی حتمما چاکتر لەوەی کە لەگەر کەسێکی بەدە ساڵ بە ئەزممون هۆ دووچیان وەکو یەکبوون ئەزممونی وی زیاترە بە 30 ساڵی ئەزممونی هەیە ئەویش 20 ساڵی ئەزممونی کە 30 ساڵیەکە بەڵام ئەگەر بێتونە هەر لەسەر ئەساسی خزمەت ببرێ وڵا کاکەەوە 20 ساڵ خزمەتی هەیە ئەوەش 30 ساڵ خزمەتی هەیە تەماشا دەکەین 20 ساڵەکە ئەزممونی زۆر زیاترە شتەکان زۆر زیاتر دەزانی چەندها ئیشەکان لەم دائیرە دەزانی ئەوە دەکرێت ئەوە بۆ شوێ دەکرێت ئەوە لەو شێوەیە دەکرێت کاتە ئەزممونی وی چییە ئەزممونەکەی لەوەی زیاتر بێت 20 ساڵی زیاتر بێ ئەزممونی خزمەتی 30 ساڵی کردی بەڵام ئەزممونەکەی هەموو حیسابکەی ناکات 5 ساڵ بۆیە بەدەرێن ئەزممون لەگەر خزمەتکردن چیە جیاوازە کەواتە کەسی پێشەنگ پێویستە ئەم زۆرە کەسانەی کە خاوەن ئەزممونن کە خاوەن ئەزممون پەیوەندیەکی چاچیان لەگەڵ دروست بکە بۆ ئەوەی چیە بەردەوام بێ بۆ ئەوەی کە ئەم کەسانەی کە دەبتۆ هۆی ئەوەی ئەزممونیش لە ئینسان دروست دەبێت کە دەتوانانی کەسێکی بە ئەزممون دروست بکەین بۆ ئەوەی بتوانیت بەرچاوڕوون بێ بۆ پێشەنگە کە بەردەوامبوون لە ڕاهێنان و تەدریبکردن هەروەها بەشداریکردن لە کاری خۆبەخشی هەروە بەشداریکردن لە کاری سەربەزدا هەروەها کە کارکردن زۆر زاروی ئینسانەکان کە کار ناکەن لە کاتی لە خوێندنە کە لە کاتی خوێندش لە ئینسان کارێک کە دەبتە هۆی ئەزممونێکی چاچی لە بۆ دروست دەبی کاتێک تەخەڕوز دەکە لەو بوارەی خۆی کە ئەزممونێکی زۆر باش دروست دەکەی هەروەها ڕاگۆڕینەوە کە ئەمەش دەبتە هۆی ئەوەی چیە ڕاگۆڕین و لە نێوان کەسەکە ئەزممونەکان بەهێز دەکات لەسەر کەسی پێشەنگ کە پێویستە لەگەر ئەو کەسانی کە دۆستی خۆیتی دۆستی نزیکی خۆیتی یان دۆستێکە لە گروپە گەورەکەیە کە دەزانی خاوەن ئەزممونێکی تەواون ئەو خاوەن ئەزممونانش کە حتمما دەبی لەگەر پەیام و دید و ڕوئیاکەی لەگەر ئەو ئینسانەدا یەک بن حتا بێن چیە
ئەم ئەزمونەی هەیتیان بیگوازنەوە لە بۆ کەسە پێشەنگەکە بۆ ئەوەی لە کارەکان کارەکەی بە شێوەیەکی سەرکەوتوتر بکە، هەروە کاریگەریەکی زیاتر بکە، هەروە پەیامەکەی زۆر بە ئاسانی بگەینتە چێ بگەینتە خەڵکی. ئینشاءڵڵا بەنامەیەشتدا باسی پێنجەمین خاڵ دەکەین کە دروستکردنی هەندێک پەیوەندی تایبەت و استراتیژی لەگەڵ کەسانی تر. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.